دیارە گرژی و ئاڵۆزەکان یاخود جەنگی نێوان ئیسرائیل و ئێران بەردەوامی هەیە و بۆی بزانین کە ئەم جەنگە بەکوێ دەگات پێشهاتەکان چیمان پێدەڵ دوای زانێرەکان لەسەر ئەم بابەتە چیە وەروەها هەش ڕۆژ تێپەڕیوە هەتا ئێستا بە بەردەوامی هێرش دەکرێتەوە سەر یەکترەوەتە ئیسرائیل هێرش دەکاتە سەر ئەمریکا و ئەمریکاش بە پێچەوانەوە وەڵامی هێرشەکانی ئیسرائیل دەداتەوە زیاتر لەسەر ئەم بابەتە دەوەسین لەگەڵ دکتۆر ئاوەرە حسێن مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی کە جنابێن ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە میوانی پرسی ڕۆژن دکتۆر ساو لێبێ ئەم کاتت باش سوپاس بۆی کە میوانی پرسی ڕۆژی دەمەوێت سەرنجی جەناب بزانم سەبارەت بۆی کە ئێستا لە نێوان ئیسرائیل و ئێراندا ڕوودەدات ئەمڕۆ هەشتم ڕۆژی تێپەڕاندووە و ماوەی ئەم هەژ ڕۆژە بە بێوەستان هەردوو وڵات بەردەوامن لە وەڵامدانەوەی یەکتر. بەڵێ سڵاو لە بەڕێستان ئێمە لە کاتێکا ژین کە ئێستا ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان وەکو ڕێکخراوێکی نێودەوڵەتی کارەکانی بەردەوامە کە زۆربەی یاساناسانی نێودەوڵەتی شانازی بەوە دەکەن کە نەتەوە یەکگرتوەکان توانیوێتی بۆ ماوەی هەشتا ساڵ کە ئەم ساڵ هەشتامین ساڵەتی دامەزرانێتی ڕێگر بێ لە ڕێگای هەڵگیرساندنی جەنگێکی تر واتە جەنگی سێمی جیهانی با بڵێن چونکە نەتەوە یەکگرتوەکان دوای کۆتای هاتنی جەنگی دووەمی جیهانی دامەزرا بەڵام بەڕاستیدا ئەبینین ئەم جەنگە لە سایی دامەزراندی نەتەوە یەکگرتوەکانەوە لە ساڵ 1945 تا ئێستا نزیکی زیاتر لە 200 ملیۆن مرۆڤ کوژراون کە لە کاتێکا لە جەنگی دووەمی جیهانی 50 ملیۆن مرۆڤ کوژرا کە بۆ هۆی هەڵۆشانی ڕێکخراوەکە بۆیە ئەم جەنگێکە لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتیدا دەستی پێ نەکردووە چونکە کاتێک بۆ ئەوەی ئەگەر ململانەیەک کێشەیەک لە نێوان دوو دەوڵەتابوونی هەبێ پێویستە لە ڕێگەی یاساییەوە سەرەتا ئەم کێشە ئەم پرسە چارەسەر بکرێت ئەوەش لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لە دەستورەکەی لە مادەی 2 ئاماژەی بۆ کردووە کە پێویستە هەموو دەوڵەتانی ئەندام کە ئێران و ئیسرائیل دوو دەوڵەتی ئەندامی ئەم ڕێکخراون بە ڕێگەی ئاشتیانە کێشەکانیان چارەسەر بکەن و لە مادەی 33 کۆمەڵێک ڕێگای هێناوە کە ڕێگەی ئاشتیانە و دیبلۆماسیانەی پێ دەڵێن کە بریتیە لە ڕێگەی دانوستان لێکۆڵینەوە نێوانگیری ئاشتبوونەوە ناوبژیوانی پەنابردن بۆ ئاژانس و ڕێکخراوە هەرێمیەکان وەروەها ڕێگەیەکی دیکەی ئاشتیانە کە بریتە لە پەنابردن بۆ دادگای دادی نێودەوڵەتی وەگەر هاتوو بەم ڕێگە ئاشتیانە گرفتەکان چارەسەر نەکران ئینجا دەچی بۆ ڕێگە زۆرم لێیانەکان یاخود توندیتی نەئاشتیەکان نائاشتیانەکان کە ئەوانش بریتین لەوەی کە لە مادەی 41 و 42 43 و 47 دەستور نەتەوە یەکگرتوەکاندا باسی کردووە کە بریتە لە بچڕاندی پەیوەندی دیبلۆماسی هێڵی ئاسنین وشکانی هێڵی ئاسمانی هێڵی ئاوی لەگەڵ ئەو دەوڵەتەی کە ئامادە نیە بە ڕێگە ئاشتیانەکان گرفتەکان چارەسەر بکات ئەگەر ئەمانش نەبوون ئەو کات ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان بڕیار ئەدات لە جەنگ لە دژی ئەو دەوڵەتەی کە ئامادە نیە بۆ ڕێگانی کە باسمان کرد کێشەکان چارەسەر ئەویش نەتەوە یەکگرتوەکان هێزێک دروستەکات لە بەسەرۆکایەتی سەرۆکی ئەرکانی هەر پێنج دەوڵەتە ئەندامە هەمیشەکەی ئەنجومەنی ئاسایش کە بریتین لە ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و رووسیا و چین و بانگێشتی هەموو دەوڵەتانی ئەندام دەکات بۆ بڕیاردان لە جەنگێک لە دژی ئەو دەوڵەتە بۆی ئەم جەنگە کە ڕووی داوە لە نێوان ئەم دوو دەوڵەتەدا بەم ڕێکارانە نەڕۆشتون لە دەرەوەی یاسای نێودەوڵەتیدا ئەم جەنگە هەڵگیرساوە و لە ڕاستیدا ئەگەر من وەکو کەسێکی ئەکادمی قسەیەکەم مافی ئیسرائیلیش نییە کە بڕیار لەوە بدا کێ مافی هەیە تاقیکردنەوەی ئەتۆمی هەبێت یاخود کێ مافی نەبێت کە پاساوەکەی ئەوان بریتە لەوەی کە دوو پاساوە یەکەم ئێران تاقیکردنەوەی ئەتۆمی هەیە و دووەم ئێران مەترسێ بۆ سەر ئاسایشی نێودەوڵەتی پێم خۆشەوە لە دواتردا بە پرسیارێکی دیکە بە تەفاسیلتر باسی بکەین بەڵام زۆر جوان باسی ئەوت کرد بە پێی یاسا چۆن مامەڵە لەگەڵ ئەم جەنگاندا دەکرێت بەڵام هەر لەسەر ئەو بابەتە دەمێت زیاتر بمێنینەوانێ ئەویش ئەوەی کە چۆن با بە شێوەزێکی دیکە پرسیارە بکەم هیچ کاتێک هەیە یاسا ڕێگە بە وڵاتێک بدات هێرش بکاتە سەر وڵاتەکەی بەرامبەری ئەگەر هەیە لە چه حاڵەتێکدایە من وەکو باسم کرد هیچ وڵاتێک لە دوای دامەزراندی نەتەوە یەکگرتوەکانەوە مافی نییە هێرش کاتە سەر وڵاتێکی تر ئەوەی کە بڕیارەداد لە هێرشکردن لە هەڵگیرساندی جەنگ لەگەڵ دەوڵەتێکی تردا پێویستە لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتی و لە چوارچێوەی دەستور نەتەوە یەکگرتوەکاندا بێ کە لە مادەی 41 42 43 باسکراوە بەڵام لە مادەی پەنجاوێکی دەستوری نەتەوە یەکگرتوەکان ڕێگەی بە مافی بەرگریکردن لە خۆ کردووە
واتە ئەگەر دەوڵەتێک کەواتە دکتۆر بە هەموو شێوازێک یا بە یاسا ڕێگە پێدراو نییە هیچ وڵاتێک هێرش بکاتە سەر وڵاتێکی دیکە. بەڵێ بەپێی یاسای نێودەوڵەتی ئەو وڵاتە مافی بەرگریکردنی ڕەوا هەیە، بەڵام مافی بەبەستمە لە چوارچەوەی دەستوری نەتەوەی گرتوەکاندا بڵێ کە دەستوری نەتەوەی گرتوەکان 6 دەستگای هەیە. ئەم دەستگاکانی کە کۆمەڵی گشتی هەیە کە بە پەرلەمانی نەتەوەی گرتوەکان ناسراوە، دادگای دادی نێودەوڵەتی هەیە کە کەیسە سیڤیلەکان چارەسەر دەکات، و ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان هەیە کە بە حکوومەتی یاسای نێودەوڵەتی ناسراوە لە چوارچێوەی ئەم ڕێکخراوەدا کێشەکان ئەبێ بە ئاشتیانە چارەسەر بکرێن، و ئەگەر بڕیار بێت جەنگ بدرێت ئەبێ نەتەوەی گرتوەکان بڕیاری جەنگ بدات نەوەکو دەوڵەتێک. بۆیە کاتێک دەوڵەتێک ئەوم بۆ ڕوون نەبوو نەتەوەی گرتوەکان لەکوێ و لە چ کاتێکدا قەراری جەنگەدا؟ من لە یەکەم پرسیار وەڵامی ئەوەمدایەوە کە لە مادەی 33 نەتەوەی گرتوەکان 6 ڕێگای ئاشتیانی هێناوە کە بریتە لە دانوستان، لێکۆڵینەوە، ئاشتبوونەوە. دکتۆر کەواتە سێکە دکتۆر هەستەکەم یا من لە تۆ تێناگەم یا بەڕاستی من پرسیارەکە بە جوانی ئاڕاستی تۆ ناکەم. باسی خاڵەکانت بۆ کردم، باسی بەندەکانیشت بۆ کردم. کەواتە تۆ وتت تەنها نەتەوەی گرتوەکان دەتوانێت قەراری جەنگ بدات لە پاش هەموو ئەم خاڵانە دانوستان کراوە، هەموو ڕێگەی گیراوەتە بەر، کەواتە نەگەیشتونەتە چارەسەر. بە هیچ شێوەیە قەراری جەنگ نادرێت یاخود ئەوەی ڕێگەیەک هەیە بۆ قەراردانی جەنگ. ئەمە بۆ من ڕوون نەبوو ببوورە. من بەڵێ بۆ بەڕێزە ڕوون نەبوو. ئێستا جەنگی عێراق کاتی ئەمریکادا لە عێراق نەتەوەی گرتوەکان ڕازی نییە، ئەنجومەنی ئاسایش ڕازی نییە، بەڵام ئەمریکا دێت لە دەرەوەی نەتەوەی گرتوەکان و هاوپەیمانی دروست دەکات. واتە دەوڵەتان ئەوە ئەکەن لە دەرەوەی یاسای نێودەوڵەتیە بڕیار لە جەنگ ئەدەن، بەڵام بەستمەوەی ئەم جەنگانە کە هەڵگیرساون لە چوارچێوەی یاسا نەبوون، لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتی و بە ڕەزامەندی نەتەوەی گرتوەکان نەبووە. بەبستی من لێرەدا ئەوە بوو. بۆیە ئەگەر کاتێک لە نێوان ئیسرائیل و ئێرانیشدا دانوستان نەبووە، چونکە ئێران لە ساڵی 1970ەوە لەو کاتێک کە شۆڕشی گەلانی ئێران سەرکەوتن بەدەستهێنێ بە دیاریکراوی لە 18 دوای ساڵی 1970 کاتێ باڵۆزخانەی ئیسرائیل لە ئێران وەک لەلایەن یاسە عەرەفات سەرۆکی ڕێکخراوی ڕزگاری خوازی فەلەستین بە باڵۆزخانەی فەلەستین دائەنرێت. لەو کاتەوە ناخۆشی ئەکوێتە نێوان ئێران و ئیسرائیل. لەو کاتەوە ئێران کۆماری ئیسلامی ئێران ئیسرائیل وەک دەوڵەتدان پێدانانێ بەڵکو وەکو قەوارە، بۆیە نەچۆتە ناو دانوستان لەگەڵیدا وەکو دەوڵەتێک. واتە ئەم هەنگاوانە کە باسمان کرد لە نێوان ئێران و ئەمریکادا بە بنەمان نەگیراوە تاوەکو بڵێن دا ئەم قۆناغانەی بڕیوە و دوای ئەوە نەگەشتونەتە ڕێکەوتن ئیسرائیل بڕاری شەڕی داوە و ئیسرائیلش ناتوانێت بڕاری شەڕ بدات. وەکو باسمان کرد ئەبێ ئەگەر پێی وایە ئیسرائیل پێی وایە مافی پێشە دەکرێت ئێران مەترسیە بۆ سەر ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی، ئەتوانێت لە دادگای دادی نێودەوڵەتی پەنا بۆ دادگای دادی نێودەوڵەتی ببات و داوایەکی لەسەر ئێران تۆمار بکە لە دادگای دادی نێودەوڵەتی. ئەگەر پێی وایە ئێران تاوانی دژمنکاری بەرامبەر بە ئیسرائیل ئەنجام داوە، جاخۆی یاخو لە ڕێگایەکی ترەوە ئەتوانێت لە دادگای تاوانکاری نێودەوڵەتی کە تا ئێستا ئیسرائیل ئەندام نییە یا ببێ بە ئەندام یا دەسەڵاتەکانی دادگای تاوانکاری نێودەوڵەتی پەسەند بکات. بۆیە ئەمەی کە ئیسرائیل کردوەتی ڕێگایەک نییە بەبەست دەستپێکردنی شەڕەکەیە بە ڕێگای یاساییانە بوو بێت و دەوڵەتی هێرش بۆ کراوی ژۆک و باسمان کرد مافی بەرگری ڕەوای هەیە لە خۆی تاو کاتی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان هەڵوێستێکی ئەبێت، بەڵام بە دڵنیایی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان هەڵوێستی بەرامبەر بە ئیسرائیل نابێت لەبەر ئەوەی ئەمریکا ڤیتۆی دەکات. هەر لە ساڵی بۆنم لە ساڵی ئەمریکا ڤیتۆی دەکات، ئەمریکا ئەتوانین ئەم شەڕی ئەمریکا لە ڕێی ئیسرائیلەوەی کات بە فەندی دارایی و سەربازی ئەو ئەکرێت. خۆ ئیسرائیل لە حاڵەتێکدا بە پێی یاسا وڵاتێک دەتوانێت مافی ڤیتۆ بەکار بهێنێ. لە ساڵی 1945 کاتێ نەتەوەی گرتوەکان دامەزرا، پێنج دەوڵەت کە براوەکانی وڵاتە سەرکەوتوەکانی جەنگی دۆمی جیهانی بوون مافی ڤیتۆیان بۆ خۆیان دەستەبەر کرد کە بریتین لە ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا، رووسیا، چین. ئەم وڵاتانە وڵاتانی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشن، بەڵام تا ئێستا جێگەی ڕەخنەی یاساناسایی نێودەوڵەتین کە ناکرێت چارەنووسی مرۆڤایەتی لە دەستی پێنج وڵاتدا بێت. بۆیە ئەگەر لەم لاشە بۆ لە پێش ڕکەوتنی ڕژێمەکەی بەشار ئەسەد 11 جار ئەنجومەنی ئاسایش هەوڵیدا کەیسی سووریا ڕەوشی سووریا ئاراسی دادگای تاوانکاری نێودەوڵەتی بکات، رووسیا و چین ڤیتۆیان کرد. لە ساڵی 2012 کاتێک فەلەستین بوو بە ئەندام لە دادگای لە نەتەوەی گرتوەکان لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بوو بە ئەندامی چاودێر، نەبوو بە ئەندامی هەمیشەیی، بۆ لە بەرەوەی ئەمریکا ڤیتۆی کرد ببێ بە ئەندامی هەمیشەیی. بۆیە ئەم پێنج وڵاتە لە دەستوری نەتەوەی گرتوەکانە مافی ڤیتۆیان بۆ خۆیان جێگیر کردووە.
باش کە ئەگەر ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان 15 دەوڵەتن 5 وڵاتی هەمیشەیی وەکو باسمان کرد دە وڵاتی ناهەمیشەیی کە 2 ساڵ جارێک لەلایەن کۆمەڵی گشتی نەتەوەی گرتوەکان و هەڵدەبژێرێن ئەگەر 14 دەنگی بەڵێش هەبێت یەک وڵات لەو وڵاتە لەو وڵاتە 5 ئەندامە هەمیشەیە ڤیتۆی بکات بەنەخێر دەنگدات بڕیارەکە دەرناچێت. باش دکتۆراوەرە کاتە ئەوەی کە من لە قسەکانی تۆ تێگەیشتم ئەوەیە کە جەنگ بە هەر هۆکارێک و لە هەر شوێنێکا ڕوو بدات کاتە هیچ جۆرە جەنگێک لەسەر ئاستی دنیا یاسایی نییە وایە؟ نانەخێر من بۆ شێوە نەموت من دەڵێم جەنگ ڕێگەی پێدراوە وەکو دوایین ڕێگا وەکو دوایین بژاردە وەکو دوایین ڕێگای ناچاری چارەسەرکردی کێشە نەوتێوڵەتیەکان واتە کاتێک کە دەوڵەتان نەتەوەیە گرتوەکان دەگاتە ئەو باوەڕی کە ڕێگاکانی دیکە بە بنەما گیرە سوودی نەبوو بۆ ئەوەی کێشەیەکی نێودەوڵەتی چارەسەر بکرێت نەتەوەیە گرتوەکان بڕیار لە جەنگ ئەدات بە جۆرەی مادەی 47 دەستوری نەتەوەیە گرتوەکان ئەو هێزە دروستەکرێت کە باسمان کرد وەکو دوایین بژاردە وەکو دوایین ڕێگەی ناچاری پەنا بۆ شەڕ ئەبرێت ئەویش ئەبێ نەتەوەیە گرتوەکان بڕیار لەبارەوە بدات. زۆر باشە دکتۆر ئەوەی کە ئێستا هەیە ئەوەی کە ئێستا لە نێوان ئیسرائیل و ئێراندا هەیە بۆ کەسانی وەکو ئێوە وازەحە خۆشت زۆر بە جوانی باسیەوەت کردکە ئەوەی کە هەیە بەڕاستی نایاساییە و هیچ یاسایەک ڕێگە بەمە نادات کە بەبێ ئەوەی کۆمەڵێک پۆینتێ تێپەڕەن هێرش بکەیتە سەر وڵاتێک دەکرێت بەپێی یاسا مامەڵە لەگەڵ ئەمەدا بکرێت بۆ هێورکردنەوەی دۆخەکە؟ بەڵێ بەدڵنیایی باشترین چارەسەر ئەوەیە کە پەنا بۆ یاسا ببرێت بەڵام بۆ نمونە ئێران ئەتوانێت لە دوو ڕێگەوە پەنا بۆ یاسا ببات یەکەم لە ڕێگای دادگای دادی نێودەوڵەتی کە ئێران ئەم ڕێگای بە بنەما ناگیرێت چونکە بە جۆرەی مادەی 34 پەیڕێی و بنەڕەتی دادگای دادی نێودەوڵەتی داوای دەوڵەت وەرەگرێت ئێرانیش پێی وانییە ئیسرائیل دەوڵەتە تا ئێستا وەکو قەوارەیەک دەیناسێنێکەوەتە ئێران ئەم ڕێگەیان بە بنەما ناگرێت پەنا نابە بۆ دادگای دادی نێودەوڵەتی بۆ ئەوەی بڵێت ئیسرائیل دەوڵەتێکە و هێرشی بۆ کردوم چۆکو قەوارەیەک ئەیناسێنێت ڕێگەی دووەم بریتیە لە ڕێگەی پەنابردن بۆ دادگای تاوانکاری نێودەوڵەتی ئێستا هەردوو دەوڵەتەکە ئێران و ئیسرائیل ئەندامی ئەم دادگایە نین هەتا ئێستا ئەم دادگایە 125 دەوڵەت ئەندامە ئێران و ئیسرائیل ئەندام نین بۆ ئەوەی ئەم دادگایە بتوانێت لێکۆڵینەوە بکات لە تاوانێک لەو تاوانانەی کە لە چوارچێوەی دەسەڵاتە دادوەریەکانیدا ئەنجام دراوە پێویستە یەکێک لەو ڕێگایانە بە بنەما بگیرێت کە حەوت ڕێگایە ئەگەر هاتوو وڵاتەکان ئەندام نەبوون ڕێگەی یەکەم ئەوەیە کە ئێران لەم کاتەدا ئەتوانێت و ئیسرائیلیش ئەگەر پێی وایە هێرشی بۆ کراوە یاخود ئێران تاوانی بەرامبەر ئەنجامداوە هەردوو وڵات ئەتوانن چی بکەن ئەتوانن بە جۆرەی مادەی 12 بڕگەی سەی پەیڕێی و بنەڕەتی دادگای تاوانکاری نێودەوڵەتی دەسەڵاتەکانی دادگای تاوانکاری نێودەوڵەتی پەسەندکەن هاوشێوەی ئەوەی کە ئۆکرانیا پێش ئەوەی ببێ بە ئەندام ئەم دەسەڵاتانی پەسەند کرد ڕێگەیەکی دیکە بریتە لەوە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشەوە کە منوتم ئەم ڕێگەیان قورسە ئەمریکا ڕەزامەندە بۆ ئەوەی کەیسی ڕەوشی فەلەستین ئاراستەی دادگای تاوانکاری نێودەوڵەتی بکرێت نە رووسیا و چینیش ڕەزامەندن کە ئەگەر بیانەوێت ڕەوشی ئێران ئاراستەی دادگای تاوانکاری نێودەوڵەتی بکرێت بەڵام هەردوو دەوڵەت خۆیان ئەتوانن پەنا بۆم ڕێگای یاسایانە ببن کە ئەگەر پێیان وایە تاوانی نێودەوڵەتی ئەنجام دراوە بە دڵنیاییش تاوانی نێودەوڵەتی ئەنجام دراوە لە دژی ئیسرائیل ئەتوانین بڵێن تاوانی جەنگ ئەنجام دراوە بە تایبەت ئەو شوێنە سیڤیلانی کە ئێران کردوتی بە ئامانج و لە دژی ئێرانیش 4 تاوان ئەنجام دراوە ئەتوانین بڵێن جینۆساید ئەنجام دراوە بە جۆرەی مادەی 6 پەیڕێی و بنەڕەتی دادگای تاوانکاری نێودەوڵەتی چکە ئیسرائیل مەبەستی هەیە و تاوانی دژ بە مرۆڤایەتی ئەنجام دراوە کە شوێنی ئامانجی سڤیل کراوە بە ئامانج تاوانی جەنگ ئەنجام دراوە کە دیسان شاری سڤیل شوێنی سڤیل کراوە بە ئامانج کە ئەمە بە جۆرەی پێشێلی پەیماننامەی چوارەمی جینەفی ساڵ 1949 و تاوانی دژمنکاری ئەنجام دراوە تاوانی دژمنکاری بۆ ئەوەی دروست ببێت مەرجە دوو دەوڵەت بوونی هەبێت سەرەتا ئەم هێرشە لەلایەن ئیسرائیل و دەستی پێ کرد کە هێرشی سەربازی کردە سەر ئێران بۆ هۆی پێشێلی سەروەری ئارامی هەرێمی سربەخۆیی سیاسی ئێران بۆیە تاوانی نێودەوڵەتی لە نێوان هەردوو دەوڵەتەکە یاخود هەردوو دەوڵەت بەرامبەر بە یەکتر ئەنجامیان داوە و ئەشتوانن ئەگەر بیانەوێ پەنا بۆ یاسا ببن و ئەوێشی ئەو ڕۆڵە ئەگیڕێت بەدەر لەو دوو دادگای کە باسم کرد ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکانە لە ڕاستیدا ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان لە دامەزراندیەوە تا ئێستا نوێنەرایەتێکی ڕاستەقینەی دروشمەکانی خۆی نەکردو یعنی
لە پێناو بەرژەوەندەکانی بڕیاری زۆری داوە، بڕیاری زۆر باشی داوە. بۆ نمونە ئەمە ئێستا بە کوردی قسەیەکەین لێرە، بەرهەمی هەرێمی کوردستان بڕیاری نەتەوەی گرتوەکانە، ئەوەش کە بریتیە لە بڕیاری 688 کە یەڵی 36 دانێت و هەرێمی کوردستان بەرهەمی ئەو بڕیاری نەتەوەی گرتوەکانە. بەڵام لەگەڵ ئەوەشدا بە وەکو بڵێ نوێنەرایەتێکی ڕاستەقینەکە لەم هیدروشمەکانی نەکردو، پرەنسیپەکانی نەکردو، ئەوەیە کە هەندێک جار دەوڵەتێک کە هەست دەکات بەرژەوەندی خۆی یاخود دەوڵەتێکی هاوپەیمانی لە بڕیارێکدا زیانی بەرەکەوێت ڤیتۆیە کات. بۆیە ئەگەر بیانەوێ ئێستا دەوڵەتانی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان بە دڵنیایی دەتوانن چارەسەری ئەم شەڕە بکەن، ئەم شەڕە ڕابگرن. بەڵام ئەوە تا ئەویان لە چاوەڕێ ناکەین، بەتایبەت ئەمریکا ئەوان مامەڵە لەگەڵ بەرژەوەندەکانی خۆیاندا دەکەن نەک لەگەڵی ئاسادا. بەڵێ بە دڵنیایی، بەڵێ بە دڵنیایی وایە. و ئەگەر من ئاماژە بۆ بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان کەم کە ئەگەر ئەمریکا لەو هاوپەیمانێتێ نەکشایەتەوە کێشەکان چارەسەر بوون. لە ساڵی 2015 ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان بڕیاری 2231 دەرەکات کە ئەم بڕیارە لە 104 لاپەڕە پێکاتووە، 998 جار باسی ئێرانەکات. بڕیارەکە تایبەتە بەچی؟ تایبەتە بە هەڵگرتنی گەمارۆکان لەسەر ئێران و هاوکاریکردنی ئێران لەگەڵ گروپی 5+1 کە ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا، رووسیا و چین زائیدەن ئەڵمانیایە، بۆ ئەوەی ئێران هاوکاری ئەو وڵاتانە بێت، بۆ ئەوەی ئەو تاقیکردنەوە ئەتۆمی کە هەیەی بۆ مەبەستی ئاشتیانە بێت. بەڵام ئەو بوو ئەمریکا لە خولی پێشوودا کە دۆناڵد ترامپ لە خولی پێشوویدا کە سەرۆکی ئەمریکا بوو لە ساڵی 2010 لە هاوپەیمانەتێکە کشایەوە و سزاکانی بەسەر ئێراندا سەپان. ئەمەش بۆ هۆی ئەوەی کە هاوکاری ئێران نەبوون یاخود هەوڵیان نەدا کە بەردەوام بن بۆ ئەوەی ئەم کێشانە چارەسەرکن بە ڕێگەی دانوستان. و ئەمە یەکێک بوو لەو هۆکارانەی کە ئەم شەڕە ئەم گرژێتە شەنەی کرد و بۆ هۆی شەڕ و ئەمریکا لە ڕێگەی ئیسرائیلەوە نوێنەرایەتی وەکو بڵێ شەڕەکەی دەست پێ بکرد. باشە دکتۆر، باسی پۆینتێکی گرنگت کردوتت ئیسرائیل مافی ئەوەی نییە بە ئێران بڵێت تۆ ناتوانانی بی بە خاوەنی چەکی ئەتۆمی. هەر ئەو جەنگی کە ئێساش دەستی پێ کردو و هەمومان ئێستا باسیەکەین و چاوی لەسەر و ترسی خراپبوونی دۆخەکەشەیە بۆ ماگەڕێتەوە کە ئیسرائیل هێرشی لەسەر ئێران بە بیانی ئەوەی کە ئێران خاوەنی چەکی ئەتۆمی یاخود کار دەکات بۆ بەدەستێنانی چەکی ئەتۆمی. کەواتە کێ مافی ئەوەی هەیە ماف بدات بە ئێران کە بێ بە خاوەنی چەکی ئەتۆمی؟ یاسای نێودەوڵەتی مافی ئەوەی هەیە. یاسای نێودەوڵەتی مافی بە هەموو دەوڵەتێک داوە، نەک چەکی ئەتۆمی، تاقیکردنەوەی ئەتۆمی. یاسای نێودەوڵەتی مافی بە هەموو دەوڵەتێک داوە کە ئەتوانێت تاقیکردنەوەی ئەتۆمی هەبێت. لە ساڵی 1963 پەیمان ڕێکەوتنامەیەک دەرەچێت بە ناوی ڕێکەوتنامەی قەدەغەکردنی تاقیکردنەوەی ئەتۆمی بەشەکی. بۆچی بەشەکی گشتی نییە؟ لەبەر ئەوەی بە شێوازێک بە بەشی تاقیکردنەوەی ئەتۆمی قەدەغە کردووە، ڕێگەی داوە بە دەوڵەتان ئەتوانن کە ئیسرائیل و ئێرانیش ئەندامی ئەم ڕێکەوتنامەیەن، ڕێگەی داوە دەوڵەتان ئەتوانن تاقیکردنەوەی ئەتۆمی بکەن بۆ مەبەستی ئاشتی بە مەرجێک لە ژێر خاکا بێ. ئەی لەکوێ قەدەغەیە؟ لە ژێر ئاو، لەسەر زەوی و لە هەوادا قەدەغەیە. لە ساڵی 1968 ڕێکەوتنامەیەکی تر دەرەچێت بە ناوی ڕێکەوتنامەی ڕێگری لە تەشەنەکردنی تاقیکردنەوەی ئەتۆمی کە لە ساڵی 1970 کاری پێدەکرێت. ئێران ئەندامی ئەم ڕێکەوتنامەیانە، ئەمریکا ئیسرائیل ئەندامی ئەم ڕێکەوتنامەیان نییە. بەڕەهایی کەی تاقیکردنەوەی ئەتۆمی بۆ مەبەستی ئاشتی و بۆ مەبەستی سەربازی قەدەغەکراوە لە ساڵی 1996، بەڵام تا ئێستا نەچۆتە باری جێبەجێکردنەوە. واتە تا ئەم ڕێکەوتنامەیە نەچێتە باری جێبەجێکردنەوە، دەوڵەتان ئەتوانن تاقیکردنەوەی ئەتۆمیان هەبێ بۆ مەبەستی ئاشتی، بۆ مەبەستی پیشەسازی. هەر ئەوە بوو لە ساڵی 1996 ڕێکەوتنامەکە دەرچۆ بە ناوی ڕێکەوتنامەی قەدەغەکردنی گشتگیری تاقیکردنەوەی ئەتۆمی. گەرچی تا ئێستا 178 دەوڵەت ئەندامی ئەم ڕێکەوتنامەیەن، بەڵام تا ئێستا ڕێکەوتنامەکە نەچۆتە باری جێبەجێکردنەوە، چونکە لە مادەی دەی ڕەشنووسەکەیدا هاتووە بۆ ئەوەی ئەم ڕێکەوتنامەی بچێتە باری جێبەجێکردنەوە پێویستە 44 دەوڵەت ببن بە ئەندام. ئەو دەوڵەتانش ئەوانن کە زۆرترین کە خاوەنی ئەتۆمن. لەناو ئەو 44 دەوڵەتە 36یان بوون بە ئەندام، بەڵام 8یان نەبوون کە بریتین لە ئەمریکا، رووسیا، میسر، ئیسرائیل، ئێران، هیندستان و پاکستان و کۆریای باکوور. هەتاوەکو ئەم 8 دەوڵەتەش نەبن بە ئەندام، ئەو ڕێکەوتنامەیە ناچێتە باری جێبەجێکردنەوە.
تاوەکو ئەم ڕێکەوتن نامەیەش نەچێتە بواری جێبەجێکردنەوە ناتوانین بڵێن وڵاتێک مافی ئەوەی نییە کە تاقیکردنەوەی ئەتۆمی هەبێت بۆ مەبەستی ئاشتیانە لەو ڕێکەوتن نامەشی کە باسم کرد پێشتر ئەوەی کە ڕێکەوتن نامەی ڕێگری لە تەشەنەکردنی تاقیکردنەوەی ئەتۆمی کە لە ساڵی 1970 کاری پێدەکرێت دەوڵەتان ڕێگەیان پێدراوە تاقیکردنەوەی ئەتۆمیان هەبێت بۆ مەبەستی ئاشتی لە ژێر دروشمی ئەتۆم بۆ ئاشتی بۆیە لەو ڕوانگەیە وتم ئەوە ماف نەدراوە بە ئیسرائیل یا بە ئەمریکا یا بە هەر دەوڵەتێکی دیکە بڕیار بدا کێ خاوەنی ئەتوانێت تاقیکردنەوەی ئەتۆمی هەبێ کێش ئەتوانێت تاقیکردنەوەی ئەتۆمی نەبێت. باش دکتۆر کۆتا پرسیارەکەم بەکارهێنانی ئاسمانی وڵاتانە لە جەنگێکی لەم شێوەیەدا بنمونە ئەو وڵاتانێک کە ئاسمانەکانیان بەکارن بە دیاریکرای با باسی عراق بکەین. عراق چۆن دەتوانێت پارێزگاری لە ئاسمانەکەی خۆی بکە بۆی کە لە جەنگێکی ئاواهیدا بەکار نێنرێت؟ لە ڕاستیدا عێراق خۆی هۆکارە. بۆچی هۆکارە؟ لەبەرەوەی عێراق ئێستا لە دوای کەوتنی ڕژێم عێراق نەبوو بە ئەندامی دادگای تاوانکاری نێودەوڵەتی، یعنی بۆ نابێت بە ئەندامی دادگای تاوانکاری نێودەوڵەتی. ئەگەر عێراق ئەندامی دادگای تاوانکاری نێودەوڵەتی بێت ئاسمانەکەی ببەزێنرا کە بێتە هۆی تاوانی دژمنکاری کە تاوان دژمنکاری پێک دەهێنێت دادگای تاوانکاری نێودەوڵەتی دەتوانێت لێکۆڵینەوە بکات. وە ڕێگایەکی دیکە ئەوەیە کە نەک عێراق سووریا لیبیا ئەم لوبنان ببوورە ئەم وڵاتانە ئەم سێ وڵاتە کاتێککە ئیسرائیل لەوە هێرشە کاتە سەر ئێران یعنی ئەم ئاسمانی ئەم سێ وڵاتە بەکارهێنراوە کە هەر سێ وڵاتەکە و بە ئیسرائیل و ئێرانیشەوە ئەم پێنج وڵاتە ئەندامی دادگای تاوانکاری نێودەوڵەتی نین. دادگای تاوانکاری نێودەوڵەتیش وەکو بنەمای گشتی ناتوانێت لێکۆڵینەوە بکات لە پێشێلکردنی ئاسمانی ئەمان. ڕێگایەکی دیکە هەیە کە ئەو وڵاتانی کە باسی کرد کە بەڕێزت بە دیاریکرای باسی عێراقت کرد عێراق ئەتوانێت پەنا بۆ دادگای دادی نێودەوڵەتی ببات لە دادگای دادی نێودەوڵەتی داوایەک لە دژی ئیسرائیل تۆمار بکات کە ئاسمانەکەی بەکاردەهێنرێ بۆ هێرشکردنە سەر دەوڵەتێکی در کە ئەمەش پێشێلکاری مادەی دووی دەستوری نەتەوەی گرتوەکانە کە لەگەڵ دراوسێتی باش یەک ناگرێتەوە کە لەگەڵ ئەوە یەک ناگرێتەوە کە دەوڵەتان بە شێوازی ئاشتی کێشەکانیان چارەسەر بکەن بە دڵنیایی لە دادگای دادی نێودەوڵەتی بڕیارەکە لە بەرژەوەندی عێراق یاخود ئەو وڵاتانەی کە ئاسمانەکانیان بەکاردەهێنرێت و پێشێل دەکرێت دەگەڕێتەوە. من ئەگەر یەک نمونە بۆ بێنمە لە ساڵی 1960 کاتە ئیسرائیل لە ئەرجەنتین ئەدۆڵف ئایخمان دەستگیرە کات کە نازیەک بوو هەر ئەچێت دەستگیرێک کە ئەیهێنێتەوە بۆ وڵاتەکەی لە سێدارەیەدات کە دەستی هەبوو لە ژینۆسایدی جوولەقەکەدا نەتەوەی گرتوەکان بڕیارێک دەرەکە لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان دەڵێت بەگرتن و وەهێنانەوەی ئەم هاوڵاتیە ئەڵمانیە لە ئەرجەنتین و هێنانی بۆ ئیسرائیل پێشەرکاری یاسای نێودەوڵەتیە پێویستە ئیسرائیل قەرەبووی ئەرجەنتین کاتەوە. بۆی ئەو ڕێگانی کە باسم کرد ڕێگایەکن کە وڵاتان بە تایبەت عێراق ئەتوانێت پەنای بۆ ببات و پەناشی بۆ نابات یاخود خۆی هۆکارە ئەگەر نامەبەستی بێت ئەتوانێت نەهێڵێت ئاسمانەکەی بەکاربێنرێت لە ڕوانگەی یاساییەوە بەستمە من. دکتۆر ئاوارە زۆر سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس بۆ دکتۆر ئاوارە حسەن مامۆستایی زانکۆ و چاودێری سیاسی کارجەنابە ڕاستەوخۆ میوانی پرسی ڕۆژ بوون.